خۆشببختانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ژمارەی ئەو کەسانەیەکەوە تووشی کۆرۆنا دەبن ژمارەکە کەم بۆتەوە. بە تایبەتی ئێستا ئەو نەخۆشخانانەیەکەوە ئێمە تایبەتمان کردبوو بۆ وەرگرتنی نەخۆشانی کۆرۆنا ژمارەی نەخۆشیش لەو نەخۆشخانایانە کەمی کردیتەوە بە کۆی گشتی لەوانەیە کە لە نەخۆشخانەکان و لە چاودێری چڕن ئێستا نزیکەی 75 نەخۆش لە نەخۆشخانن ئەوانەی کە پێویستیان بە ئۆکسسیجین و چاودێری چڕ هەیە. هۆکارەکان زیاتر ئێمە دەگەڕێنینەوە بۆ ئەوەی کەوە خەڵک بۆ لە ماوەی ڕابردوو بە سوپاسەوە و بە دەستخۆشیەوەکەوا پابندی ڕێنماییەکان بوون بە تایبەتی بەکارهێنانی دەمامک ئێستا لە زۆربەی شوێنە گشتیەکان دەبینین کەەوە خەڵک پابندێتی سەرڕای ئەوەی داخستنی قوتابخانەکان ئەوەش کاریگەریەکی زۆری هەبووە بەسەرەوە. ئومێد دەکرێت لە ماوەیەکی نزیک لە سەرەتایەکانی ساڵی 2021 ڤاکسینەکە بێت و ئەو کاتە لەوانەیە ببێتە چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەوەی ژمارەکان بە تەواوی کەم بێتەوە یاخود توشبوون